ناریزم دەست پێ دەکەین. زۆر گرنگە بۆەوەی ئێمە ئێستا لە ژیانمانە کۆمەڵە نەریتی جیاواز هەیە لە مناڵیەوە فێرکراوین و لە هاوسکەوتمانە ڕۆژانە پێڕە دەکەین. بەڵام لەوانەیە قەتبی لەوە نەکەینەوە ئەرێ ئەوەی پەیڕەوی دەکەین و هاوسکەوتەمان پێ دەکا چییە؟ ئێستا ئێمە لێرەوە دەچینە سەر ئەوەی کە بزانین ئەو نەریتە چییە و چەند گرنگە مرۆڤ وشاری بە نەریتەکان. و یەکێک لەو کارە ساتانەی کە کێشانەی کە لە بەردەم چاکسازیان لە ناو ئەم وڵاتە ئەوەیە کە کەس بیر لەو نەریتانەی ناکاتەوە کە پێڕۆیان دەکات. یعنی هەر بە ئاسایی شتەکان دەکات بەبێەوەی ینی ئەوە بزانێت کە ئەمە لەژێر حوکمی نەریتێک هاوا دەکات. بۆ نمونە تۆ لە بازاڕ دەبێ لەگەڵ فرۆشیارەکان بکەویتە یاریەکەوە بۆ ئەوەی نەخڵاتێن. وە کۆمەڵە قسە هەیە و کۆمەڵە شت هەیە و ئەوەی کە یاریەکە باش دەکات ئەوەیە کە دەتوانێت ینی بارودۆخەکە بوێنێتەوە و فعلەن کۆمەڵە شت هەیە لەوانەیە کلەشانە لە زۆر شتە دووبارە بکەنەوە بڵێ بەڵام ئەوە وا دەکات ئەو شتە بکڕی بە و کڕیارەکە بیکرێ بەو شێوەیە کە ئەستەکان نەخەڵەتێنەوە. بەمانایەکی تر لەبەرەوەی هەردووکمان بۆ ئەوە وەستاین یەکتری بخەڵەتێنین درۆ شەرەتی پێیا کردووە. لەبەرەوە ئاساسەوە ئێمە ثقەمان بە دوکاندارەکە نییە کە باسیارێکی خۆی ئەو شتەمان پێ بفرۆشێت. ئێمە ناچارین چی بکەین؟ کۆمەڵە درۆ ڕێکخەین بۆ ئەوەی کە ئەو دابەزێت بۆ سیارەتمان داتێکێت. ئێمە نەریتێکە ئێمە لە بازاڕا پێڕێکین. لە کات لە ڕاستیا ئەم شەڕەشەقەی ناوێ بازار. گەردێ سیارەکان ثابت بکرێن و ئەمیسانانە یەک نیاوزە سەرف دەکەیتەوە یانی تۆ ماهەیمە یانی موانەی کە دەچیتە دوکان تۆ ماهەیە و ئەو دەخۆی حاضر وەلەکان بباتەوە. سیارەکە ثابت دەبێت و ئیتر کێشەکان نامێنن. یانی ئەم هەموو ئەم هەموو وزەیە ئەم دۆخەیە هەست دەکەیت تۆ ینی وا ینی کۆمەڵە یانی جارێ کێشە ینی شتێکی بچووکە خەڵەتەکە لەوانەیە ڕۆژەوە دەکەوێتەوە بۆ یەک هەفتە پێ بدەیتەوە. هەر ئەم وەستی دەکەوێت چۆن بزانین تۆ بێتەوە کە توی خەڵەتە. ئێوە جارمان چی کاری کردووە؟ کاری کردووە. ئێمە هەدی هیچمان نەباسی نە برسیمانە نە تیمومانە نە بەس ئەوەی کردووە ئەم یاریانەی ئەی ئەم نەریتە خووە کورتومان نەشتەوە و ئەمە کابرای ئاسابیش دەرەکە تۆش بکریت باسانێکی مناسب ئەو کاتی خۆشی بکا باشتر یانی ئەوەندە شەریک دەکەوە مشتەری خەڵەتێنێ ئەوەندە بفرۆشێ باشتر چونکە زەکات بکڕی بفرۆشێ و معنی موضوعی بازرگانی و تداولی ئەم شتێکە هەیە و کان لەبەردەم قسانە موضوعی نەبوونی متمانەیە لە بین کڕیار و فرۆشیار و ئەمە ئەقسان وەکو دەریایەکە دێت دەڕوا و دەسوڕێتەوە ئەم سوورانەوەیە لە وەکو ڕۆحی ئابووی مزدەکەی بە عادەت و خۆی دەریتە بەس مزدەکەی ئەو ڕۆژنا لە شوێنەکە نازانم ینی کۆمەڵ ناوەک و پێکی لە سیستەمەکان دەبێت کە کەس ناتوانێتەوە شتەکان ئەی چی وای کردووە لە ڕاستیە؟ ئەوە نەریتەکە کردووە. ئەوە دەتوانی باشترین شتی پێ بکەیت نێزام ئەو خۆی لە مامەڵەکردنە
شتێکی زۆر بچووک دەبینین بەڵام ئەماش ئێستا لە ڕێگەی مەسەلەی دەکەم و لە زانینەم نەریتە چییە بۆ لە ژیان زانینەوەی حکومان دەکات چییە ئێستا دێینەوە بۆ ناو دنیای شەترەنج بزانین کەسێک کە شەترەنجەکەی دروست کردووە چۆن بیری کردوەتەوە بۆ ئەوەی کە دروستی ئەیش ئێمە زانین لە ئامرازەکانە کە دروستیان دەکەیت شێوەیەکی زۆر ئۆنتۆلۆژی هەیە وجودی هەیە یعنی بۆ معنایە ئەگەر شێوە نەبێت ئەو شتە بوونی نابێت بۆ نمونە شێوەی داسێک ئەگەر بێت و ئەو شێوە داسەکە ئەو شێوەیەی نەبێت گیاکە ناتوانێت دروێنە یعنی نەریت کەسەکە بزانێ جووتیارەکەی دروێنە دەکات چۆن دروێنە دەکات بەڵام داسەکە بۆ نمونە وەکو شمشێر دروستکرابێ ئەو ئیشەکە بەو نەریت دەکرێت یعنی یەکێکی دروست دەکات بەبێنی ئامێرەکە و فۆرمی ئامێرە شکڵەکەی ئامرازەکە بگورن لەگەڵ نەریتە یعنی شکلەکە ڕێگرە لەبەرم ئەوەی کە ئەو ئامێرە ئامرازە ئیشی کرد بۆ شکلی کورسی بە جۆرێکی تر دروستی بکەین کە بەکارهێنانەکەی یان تووشی کێشەمان ئەمە شکل دەور دەبینێ لە ئامرازەکانە وەختێکی توستی بە شێوەیە بە نەریتەکە کە بەو نەریتە تۆ کارەکەی پێ دەکەیت ئەیە لەبەر شەترەنجە ئەم شێوەیە دەدرێت لە باشەکان ئایا شەڕی بە نەریتەکەەوە هەیە بێگومان هیچ پەیوەندیەکی بە نەریتەکەەوە یان پاشا تۆ شکڵەکەی لە هەر شتێکیش دروستی بکەیت وە شکڵێکی تریشی بیتێ گرنگەوەیە بەو نەریتە بیجوڵێت گرنگەوە نیە شکڵەکەی چییە لەبەر دەبانی ئەم پاشایە بەکارهێنی کاری پێ بکەیت بە نەریتەکە بەبێ ئەوەی شکڵەکە دەکەوێت لە بەردەمێ لە شکڵەکە یا هەر شتێکی تر بەڵام ئەمە داسێک وایە ئەی کەواتە دەبێت ئەو شکڵە کە لەگەڵ نەریتەکە یەک دەگرێتەوە لە کوێ شەترەنجەکە فعلا دەبێت شێوەیەک کە درابێت بە مادەیەک بۆ ئەوەی شەترەنجەکە وەکو ئامرازی یاریکردن بەکاربێنێت طبعا ئەگەر سیر بکەین ئەمەی کە شەترەنجەکە دروست دەکات و نەریتێکەیە بۆ یاریکردنەکە بەڵام پێویستی بە شێوەیەکە کە یاریەکەی پێ دەکا هەیبێت بەڵام شێوەکە لە ناو چیانە لە ناو ئەو بوونەوەرانە نییە کە دانراون یعنی فیل و ئەسپ و ئەمان ئەیە لەسەر تەختەی شەترەنجە وەو چوارگۆشانە کە ئێمە لەسەر تەختەیەکی چوارگۆشە دروستیان دەکەین بۆ یاریەکە ئەمانە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژی وجودیان هەیە بەچیەوە بە نەریتی بەکارهێنانەکەەوە بۆ شەترەنج وەکو دامەنیە شەترەنج دەتوانی جوڵە یان یەکێک لەوانە کە نەریتە نەریتی جوڵەی ئەو جۆرانەیە دەبێت لەسەر لابی جوڵێن یعنی لە ناو شەترەنجا تۆ لە کاتی ئەوەی چوار ئاراستە دەبێت لە ناو داما چوار ئاراستە هەیە یعنی مڕەبعەکە دەتوانی بجوڵێنی بەڵام لە ناو یاری شەترەنجا چوار ئاراستەی نێوانیشە یعنی باکوور و باشوور ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات پێنەشا دەبێت زەڕ بکەیت یعنی بە زەڕ بێت و زایدێت ئەو ئێمە چەندمان هەیە ئێمە لە چوار ئاراستە هەشت ئاراستەمان هەیە بۆ پاشا لە ناو یاریەکە بە هەشت ئاراستە دەژوڵێت ئاراستە لە ئاخیرەوە دەبێت وە دەجوڵێ بە زارەکانی چوارگۆشەکانە دەجوڵێ بە
باشە دەجوڵیانی بەکەش دەجوڵێت و زایدەکەش دەجوڵێت بەڵام قەڵام نمونار بە زایدەکە دەتوانێت بجوڵێن ئەمانە ئاراستان و ئەمی شەترەنجەکەی داهێناوە مۆزوعی دووشت لە لای گرنگە یەک مەوضوع دوو ئاراستە و هەشت مەوضوعان لەناو دەرگا هەیە هەشتان هەیە یعنی هەشت مەوضوع یا دەتوانێت بە هەشت مەوضوع بۆ منە قەڵام بەردەمی چۆن بێ دەتوانێت بە ئەم پەرۆپەر بجوڵێت بەڵام لەسەر هێڵێکی ڕاست ناتوانێت تۆ لە یەک جوڵە پێچی پێ بکەیتەوە و بەڵام پاشا مەوضوعەکەی کەمەوەی داسایی جوڵەکانتان بۆ دیاری دەکەم کە هەر پێچی پێناسە دەکرێت طبعا ئەم ئاراستە و ئەم چوارچێراوە ئەگەر بێت و ئێمە بیکەین بە لای کێشە یا بکەین بە سێگۆشە ئەو ئێمە چی ناتوانین بکەین ناتوانین یاریەکە بکەین چونکەکردمان بە لاکێشە ئێمە ناتوانین چی بکەین ناتوانین زەڕەکە بەکاربێنین ئاراستەی زەڕەکە یعنی ناتوانین لە نووسی چوارچێرەکەوە پێویست بکە لەوەی پیشانی دەم نازانم بەس بە هیوان تەسەوریکە چوارچێرە ئەم داشەی لەسەرە دەتوانێت چوارچێرەکەەوە دەتوانێت لە سەرەتەکانیش بجوڵێت ئەگەر بەلاکێشە چی ڕوو دەدا ئەوە بەلاکێشە بۆ نمونە فیل دەتوانێت زەڕەکە بجوڵێت سەرکردنی ئاوا بجوڵێ بە ئەو دەتوانێت بجوڵێت چونکە کردنی بەلاکێشە ئەو ڕووزناوێکە لەسەری دەجوڵێت یا شێوەکەی بە باسنە ئەسڵەن ئاراستە وجودی نامێنێ ئەی شێوەکە بکرێت بەشار عینیشت ئەمە چی وایە شێوە لەسەر تەختەی شەترەنجەکە وەکو شێوە ناو داسەکە چۆن شێوەی داسەکەمان گۆڕی نەریتەکە لە کار دەکەوێت شێوەی چوارچێرەکانیشمان گۆڕی بە شێوەی سێگۆشە یا شێوەیەکی تر نەریتەکە تعدیل دەبێت لە هیچ دەکەوێت یعنی تۆ ناتوانی بە نەریتەکە ئەوشتە بجوڵێت ناتوانی یاسای بجوڵێت بە نەریتەکە جێبەجێ بکەیت لەبەرەوە دەبینین شێوەکە چۆتە سەر ڕوو تەختی شەترەنجە گرنگە لە شەترەنجە لەگەڵ ئەو شکڵەی کە وەری گرتووە پەیوەندێکی ئۆنتۆلۆژی بە نەریتەکانەوە هەیە کە هەر یەک لەو شەش جۆرە بۆ جوڵە هەڵسوکەوتی هەیەی ئەوەی کە باسی ئەوم کردوتم پاشا دەبێت پاشا بێت یعنی دادار پاشا دەتوانێت ئەو نەریتە بەکاربێنێ لێرە ئێستا دەکەمەوە سەر چی سەر دروستکردنی یان ڕقەکە شتێکی تر هەیە ئەوەش باس دەکەین تەمام تەختەی شەترەنجە ئەگەر چی بێت ئەگەر نەبێت چی ڕوو دەدا ئێمە داشمان دروست کردووە و ئەم داشانە لەسەر شوێنێکدا دەنین تەمام هەر یەکێک ئەگەر بۆ نمونە ئێمە فیلێک دروست دەکەین ئەسپێک دروست دەکەین لەسەر مێزێکدا دەنین کە لەسەر مێزێکدامان نا ئەمە شوێنی فیزیکیەک بتوێتی یعنی جێگەکەی نییە لە ناو یاریەکە شوێنێکی فیزیکیە هەموو جێگەکەی هەر بوونەوەرەکە دێت بە جێگەکە یعنی ناتوانێت تەسەووری بوونەوەی بکەیت کە جێگر بێ یعنی جێگەی بگرێت بەڵام کاتێک ئێمە فیلە دروست دەکەین و دەکەین لەسەر مێزەکە و دەکەین شوێنێک لە مێزەکەش پێ هەر جێگەی دەگرێت بەڵام ئەم جێگەی بوونە فیزیکی بێت یعنی جێگەکەی نییە لە ناو جیهانی یاریەکە و جێگەی لە ناو جیهانی یاریەکە لەسەر یاریەکەوە کە باشا لەکوایە فڵان لەکوایە فیسار لەکوایە و ئەگەر بێت و ئێمە لە بەم دروستی نەکەی ئەو کاتێک چی لێ دەبزانین
بەجۆرێک لە جۆرەکان ناکرێت. چۆن ناکرێت؟ چونکە هاتن دروست دەبێت. کە جاری هاتن دروست بوو هاتن بە پێیان دوورکەوتنەوە وەکو وایە تۆ بۆ نمونە کەسێک دێ معنایە ناکە هەڵدێت بۆ معنایە شوێنی دەکرێت بەس ئەم نایە بیکرێت. یعنی تۆ بەڵام تاوانیە چونکە شوێنێک نییە وەکو بڵێ کۆنتڕۆلەکە ڕای بدەن. لەبەر یاری شەترەنج دەکەیت دەبینیت لە سوچەکانەوە جوگرافیایەکەیە بۆ ساحەکە وەلا جوگرافیایەک تێپەڕێ کە لە جوگرافیایەکەدا تێپەڕی یەکسەر لە ژیانی ناو شەترەنجەکەەوە واتێتەوە بۆ کوێ بۆ ناو ژیانی فیزیکیەکە. وەکوەکاندا شەڕ بێنینە ناو ژیانی شەترەنجەوە دەبێت بیخەینە شوێنێک لە ناو ژیانە کە عیبارەتە لە تەختە. البداية أمام روح نورا جغرافيا أول سرطان يبدأ وأقولنا هي سرطان نازل سرطان فكوا كانوا براشين بزدبي جونالا يعني اشتغل بدو جونالا يعني كا بدو أو واحد إمكان بدو أكيد بدو وأنا وداشيا هو ولا نقول تنكروتا لما جغرافيا كتير يعني سبب منبه لتكبر فاش بول بلا لكن ده بس جغرافيا يعني لما لسنوه جغرافيا كم الشجر ليه تريد وجوه نكبودانا يعني تو من هسه باسيه اما سباس يكنتي بودانا الى تو جو سباس تو نجيبو جو أو شطرنجوان كمان نجداني بو يرجو بو شركي نجيب خوش داني بو شركي داني نجيب داني بو شركي داني بو داي ماشي ونجيب بو أمانة داني هذه الحدود خزانة للجغرافيا خزانة دكتورنا بيوانو باشي لا كيترا نريد بو جورداني وكان سيناريو بشوتان بيربي باسي او كاتك ام بدا جتنا وجاني دلني من داك لا باسيا بدا شكل جاتا كان هناك بدا كان ناچن جو يعني كون بشتيها تصور بشتيها ناقه كاتب اكبر زاني ما مشكلة كيف تناشي وكيف تجاوز يا بس ناتو أنا معنا هم مشكلة زاني لا مشكلة زاني يا أو كيف زاني زاني ليه بيناسينه هو بردا نعم بقي جو بيناسينه يا أشتي كتير أما ده فكرة وفكرة كبر اليوم ناسيتو لو أو ديني وكا بعض جاوز كان ديني ولو وكا كان ريتك بيرودك قالنا لك كم كان في جمال ريت بيرودك ولو ريتك كان لو ريتك ريت جو اشتكي يعني قشتي هكذا تاكل لو كنت لو ريتك بكاكني في دوبيل بابا شواري لنا يعني كهر شواري ينبغي هم بكاتنا فاشا يكتب ناس سامكي أبدا سامي راستقينه يعني ناس سامي راستقينه عبارة لنا ريتكي فاشا أو
ئەو جوڵەیە دەینا پێی پاشایە نەکشکۆکەی دووشتمانەمە لە ڕوقەکە هەیە لەسەر ڕووتەختەکە یەکێکیان ئاراستەکانە هەشت ئاراستەیە بڵێ باشوور ڕۆژهەڵات باکووری ڕۆژ باشووری ڕۆژهەڵات زەربەکە پێشەمە ئەوە ئاراستەیە ئەویان مەوداش تەمان درێژترین مەوداش مەودایە کە قەڵات دەتوانێت لە بەڕیا بیبرێ بۆ ئەو بەر ئەم مەودایە نەریداوەی چەند مەودا دەتوانێت ببرێت بۆ چەند ئاراستە ئێستا باشە ئاراستەکە چەند پاشا هەشت ئاراستە یعنی بە ئاراستای زایەکە و ئاراستەی زەربەکەی ناو چوارگۆشەکەش دەژوڵێ یعنی بە زایەکەی چوارگۆشەکەشا دەژوڵێ بە لا هینەکانی تیشە لا کاریشە ئەوی چەند مەودایە یەک دانەیە یعنی پاشا دەتوانێت لەگەڵ زایەکەشا بژوڵێ بەڵام یەک خانە دەتوانێت بژوڵێ یعنی ئەو کاتە پێ یەکتانەشی یەکتانە باش ئاراستە زایەت یەکەوە هەموو تر یعنی سێی ئەم ڕووتەختە بکەن ساحەکە چەند بکە یعنی تۆ ساحەکە لەکوێ هەڵدەهێنجی ئەو توخمانەی هەیە لە ناو ساحەکەیە کە ئاراستەکان مەودایانە لەوێ بەڵام ئەم ئاراستە و مەودایانە نەریتەکەیان پێدەدەی دەبێت نەریتەکە لە پێوانەوە بگری بشکێت دوای پاشا ئەو وەڵاتێ دەچی بدانەوە وەزیر هەشت بارشتە وانە تەواو ماوەڕەمە هەشتا ئاراستەیە باشەوە تەماما بینی دەچمە سەر ئەوەی بۆچی لە کاتێکا نەریتەکان یەکسانن کەچی یەکێکیان ئەگەری یەکێکیان باڵ بێ بەسەرێ یەکێک کە لەکوێوە ئەگەر هاتووە یەکسان بوون ئەگەرەکە نییە ئەگەرەکان دەبن ئەگەر یاسای هێز بێت دوای فیلە چوار ئاراستەیە وایە بەداخل جوڵێ فیلە سوچا سوچ یعنی جوڵێ کەواتە چوار ئاراستە بە چەند مەودا هەشتە وانە دەبێت بەڕۆ و پەرجوڵێ دوای ئەوەی مانەیە ئەوە قەڵەت چوار ئاراستەیە بە پێچەوانی فیلەوە بەڵام بە زایەکە وانە بە زایەکە ناتوانێت بژوڵێ چەند مەودایە فیل بە هەمان شێوە یعنی جیاوازی فیل و قەڵەت چییە؟ ئاراستەکان هەیە ئەو ئاراستەی زەربەکە بەکاردێنێ ئەو ئاراستەی زایەکە بەکاردێنێ دوای سەرباز مناڵە بۆ لە دانانەکە چەند وتمان چەند مەودایە لە بجوڵەکەی مەودایە وانە ئەی دەخوانایەتی بوو وتانە زایەوە دەڕوە دەتوانین بخوا سەرباز یەک خانە بە گۆشەکانە سێ بە دوو فرمانەیە فرمانی بجوڵەکە فرمانی بخۆ سێ سەرباز هەردووکیان جیاوازە یەک بە یەک سەرباز لە بجوڵێنەیە لە یەکەم بجوڵەیە اختیاری هەیە ئەتوانێت یەک جوڵەی مەودا یا دوو لە کاتی بیخۆیە بە گۆشەکانی یەک خانەیە بە گۆشەکانی یەک خانە بەردەم یاتوانێت بخۆ بە گۆشەکان دەتوانێت کەواتە لە جێبەجێکردنی یاسای بخۆن و یاسای بجوڵێنە ئاراستەکان دەبنە ئاراستەی زەربەکە دوو بەس بۆ پێش بەس بۆ دوو ئاراستەیە زەربیش نییە حەوت ڤیە ئەو چوار ئاراستەی
دكتور سرباز وين مشكلة بودو ولا وين يعني أو هنا باسيفة يعني أكتيف كما يعني هو يعني طبعا تحديد كلام ناس كذا كمان وتندوب يعني في المعنى في المعنى خو لا في موضع يعني ده سكاي اللي هو راسي يعني تودوي على جواز سر دو هي لا جواز يعني بخوص شن راسي دو راسي طبعا دو راسي ودو راسي طبعا يعني أول يعني جاني تبدأ هو في شو كبس يعني لا موضوع يخو لا خو كذا بقول لا جاب ذكرني فرمان خو طبعا بخو بالجولة أما فرمان نديتني أما زور يعني بعد كان جواتا ده أما باش يعني لا عندك شيء فرمانة شيء نديته فرمان شيء بقول أصار بعد فرمان كم تكبر هل نديته كشيء ببازار يعني الرجال جوازك يعني فرمان كتنا شون فرمان كتنا بكى بعض شون بكى أما بعدك يعني كان مؤمنة هي جوازك وشون بني لبني دو كومل قام مؤمنة فرماننا بخور كومل قام كومل قام كتر فرقني فرمانك كلنا كويت وفرمان بعض لا مؤمنة ليس كون كناني وكون كون مناهم يعني كون منو شي كون شديك أما تاكسي نانقوانيني والرود يعيدك هذا لأنه أقوم بجيب أقوم بخوة نريتي نانقوانيني والرود جاوز لأنه ترجع شيء نريتك في معنى كلمة شيء نريتك يعني ناس نامي كم جواز قال يعني ما كان ده سبك بس بس ما يكسب كمان شو تجي ده بسك كنا نريد ده بسك لو ما كان نريد يكسب كذا شون برابر کی جوز ده موضوع دویا جونکم برابر ده موضوع تسيو شون دویا جونکم يعني شون نيكم جوكم يعني لا سياسة لأنه طول يكادين لأنه مو يكادين بل المشكلة من نريد دكونه أي شو كيف تقولي هنا لو نبدأ كسر حزنك بل نريد نشاط عندك شبكة دروكي أيوة ما كا كفنا يا جيدك لو يا جيدك بل أنظر أنا أقول لك تكاني أشياء أو هل قولي يا مبزعين كنا دروكي يا نابل بخالة يعني أو لو يودي لك أو عن ترى في نريد
لنا أو نريتها إما دروبي يا إما غشني يا إما نازنشي يعني في المعنى أخلاق نتيجة نكيد بتنبي بقى في المعنى جيب كيش نكتر طبعا نجد إلى كيف يعني نجد أخوة يعني شو يتبنى أخلاقيا أخلاقيا أو أخلاقيا نفس النتيجة وجب النبي بو نتيجة أخلاقية نريدها يعني تو يبني تبو في المعنى أخلاقيا كان هو أو كان تيبو زميد الواقع هي ما نريد بيت أي كان يعني تو لو كان أو شو لم نريد خوما من بدوان كائنك أخلاقي طبعا جانب جامد لنا ذكاء وفلان ذكاء ذكاء درو كردن يعني بو سكيت غش ذكاء تو جانب درو كيد بو مشكل يعني كيف في المعنى ينكدوا لو أول شيء شيء ذكي يعني تدريس في المعنى أخلاقي بفيه جيكو زكاة كسر لا كتاب كان بك أخلاقي يعني في المعنى أخلاقي كان جيب بعد لنا شطرنجا كفرماني بجولة يا أخوها أم فرماني إلى قيمة أخلاقية فرماني كي أخلاقية أما فرماني ناوي عليك وأما يعني بوش ذكرني أم دو فرمانية بو أمان نتيجة كيها ونتيجة كما كركا أو سيكا يعني كان أنا سألت بسر بعدا وبعد بيت الرزيو يا بعد بيت بسر بعدا فعلا بيت الرزيو أما تقريبا ناس نعم كما يعني كل وقود بنا نعم كل شكل كانيا ولم نتاعي وأما نتاعي من كل كمربوطة بونديكي أنتولوجيا مربوطة شوات وشكانا وشكانا نبقى إن كان نبقى نتاعنا بقى نتاعنا بالمال بجولة جوا جوا إما بقى قول هنا يعني لما أي أشياء كذا كمان كان شيء يعني كمان ما كان بجولة خوي رأي نشتغل يعني لو المعنى لك شطرنج أي شطرنج يعني دام جوازن لو جوازن فهم اللي زي في المعنى في جوا جدكير جواز كده كمان يعني بورا يعني كده كمان بونوري ناو جان دبا بونوري ناو جان كده يعني دا جان كيسن بخوي ودا خوي ودا شطر وقت دا كردي لانه يعني توقع نود بجوز كان او نويني لراو شطرنج لما الدنيا جاوز وهل كان منوري جاوزين لأنه رجع لنوعها يرجع المنور أم منور شركة كبيرة كشهرة كاشتري ليه تطور يعني تبدأ شهرة بريد كتير تزورته يعني كان عند أو كائن بقول بريد كشهرة كان هذا أما ناوي مسألة أم هنا كنا ولد دبيب كنا ولد كتير يعني بس كنا ولد كتير لأن كل يعني كا لا رجيل لا جولو جزو جيشني با خانة